ژمارەیەک لە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێم لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا گرتبوونەوە و داوای خەرجکردنی دەرماڵەکانیان دەکرد. ئەو قوتابیانە ڕای دەگەینن بڕینی دەرماڵەکانیان وای کردووە ئەرچی سەرشانیان قورستر بێت. دەشڵێن پێدانی دەرماڵە سەرەتاییترین مافی قوتابیە، بۆیە دەبێ حکوومەت ئەو مافەمان بۆ بگەڕێنێتەوە. داواکارین لەگەڵ هەڵگرتنی پاشەکەوتی موچەی فەرمانبەران دەرماڵای مانگانەی قوتابیان و خوێندکارانیش بگەڕێتەوە بەم شێوەیە خوارەوە. یەکەم دەستپێکردنەوەی دابەشکردنی دەرماڵەی مانگانەی قوتابیان و خوێندکارانی زانکۆ پەیمانگەکانی کوردستان. دووەم پێدانەوەی پارەی پاشەکەوتکراوی چەند ساڵی ڕابردووی قوتابیان. سێم زیادکردنی بڕی دەرماڵەی خوێندکاران بەم شێوەیە ئەلف قوتابیانی ناوشار لە 40,000ەوە بکرێت بە 6,000. با قوتابیانی بەشە ناوخۆیەکان لە 6,000ەوە بکرێت بە 100,000. قوتابیانی ناوشار کە هاتوچۆ دەکەن لە 100,000ەوە بکرێت بە 120,000. ئەمڕۆ ئامانزی سەرەکیمان گەڕانەوەی دەرماڵەیە، بەڵام جگە لە دەرماڵەش شتێکی زۆر گرنگتر هەیە کە ئەمە قسەی لەسەر بکەینەوەیە وەرنەگرتنی هیچ باز و ڕسوماتێک لەسەر ئەو خوێندکارانەی کە یەکەم ساڵێنە داخلی زانکۆ بن، چکە 6,000 50,000یان لێ وەرەگرێت وەکو تەمین بۆ ئەوەی بۆ خوێندن. وەروە ئەو دەرماڵەیەش بەڕاستی دەرماڵەیەکی زۆر کەمە، ینی حکوومەت یاریێمی کوردستان بەڕاستی شوورەیە نەتوانێت دەرماڵەیەکی 6,000 30,000 ناری بداتە خوێندکاران کە ئەمە بۆ خوێندکاران زۆر گرنگە. لە ناخۆشیدایە بێگومان ئەم بڕەپارەی کە دردێ بە خوێندکاران هێندە زۆر نییە، بەڵام دەتوانێت جێگرەوەیەکی باش بێ، ینی بەلانی کەم بەشی هەفتەیەک یان بەشی چەند پێداویستێکی سەرەتایی بکە کە بۆ خۆی بکات. سێهەمین جارە قوتابیان بۆ خەرجکردنی دەرماڵەکانیان لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا گرتبوونەوە ئەنجام دەدەن، بەڵام تا ئێستا هیچ بەرپرسێکی ئەو وەزارەتە و ئەنجومەنی وەزیران بەدەم داواکاریەکانیانەوە نەهاتووە. ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی بەیاننامە و سەردانکردنی بەرپرسانی حکومی هەوڵی جدی داوە بۆ ئەوەی ئەو مافی قوتابیان بگەڕێنێتەوە. بەرپرسێکی ئەو ڕێکخراوەش لە ناو گرتبوونەوەی قوتابیان ڕای دەگەنێت ئەوان پشتگیری هەموو هەوڵێکی مەدەنی دەکەن بۆ گەڕانەوەی مافە زەوتکراوەکانی قوتابیان. هەوڵماندا و بەیاننامەمان دەرکردووە، بەڵام ئەم جارە جیاوازە چونکە پاشەکەوت نەماوە و دۆخەکە تۆزێک بەرەو باشبوون چووە، بۆیە یعنی جیاوازترە و ئێمە دەتوانین کە حەریصتر بین لەسەر ئەو مافانەی کە دەدرێت بە قوتابی بۆ جێڕانەوەی دەرماڵە. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵ ڕێکخراوەکانی تریش کە هەندی قوتابیان ڕێککەوتوین کە لە پشتگیری ئەو داوای ئەو قوتابیانە بکەین و بۆ جێڕانەوەی دەرماڵەکان هەر هەوڵێک کە لە دەستمان بێ و بزانین دەرماڵەکانی پێدەجێڕێتەوە و پشتگیریە بۆ قوتابیانە ئێمە دەیدەین. لە ماوەی ڕابردوودا بە بیانووی قەیرانی دارایی دەرماڵەی خوێندکارانی زانکۆکان ڕاگیرا، بەڵام لە ئێستادا کە دۆخی ئابووری هەرێم بەرەو باشتر بوون دەڕوات و پاشەکەوتی موچە کۆتایی هاتووە. قوتابیان داوا دەکەن هاوشێوەی پاشەکەوتی موچە بڕینی دەرماڵەکانی ئەوانیش کۆتایی پێ بهێندرێت و بۆیان خەرج بکرێت. ئەو مافەی کە زیاتر لە 5 ساڵە لیان زەوت کراوە بۆیان بگەڕێندرێتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.